پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە نێو هەرێمی کوردستان و لە ناوچەکەدا بەگشتی وای کردووە خزمەتگوزاریەکانی ئینتەرنێت و پێداویستی ئینتەرنێت کەمتر نەبێت لە پێداویستی ئاو و خۆراک بۆ هاوڵاتیانی نێو هەرێمی کوردستان. ئینتەرنێت و خزمەتگوزاریەکانی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە؟ ڕکابەریەکانی نێو کۆمپانیاکانی تایبەت بە ئینتەرنێت لە هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە و حکوومەت چۆن مامەڵە لەگەڵ کۆمپانیاکانی تایبەت بە ئینتەرنێت دەکات؟ ئایا ئەو گرێبەستەی کە کۆمپانیاکان لەگەڵ هاوڵاتیان دەیبەستن سەبارەت بە پێدانی ئینتەرنێت وەک پێویست پابەندی دەبن و ئینتەرنێت بە هاوڵاتیان دەدەن؟ من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر کێشەی ئینتەرنێت لە کوردستان دەکەین. خزمەتگوزاریەکانی ئینتەرنێت چۆنە ئێستا؟ لە ئێستادا لەو پەڕی خراپیدایە لەو پەڕی خراپی خراپیدایەمانە هەر هەموویان هەر هەمووی شتی باش لە وڵاتێکە باش نییە. گێگای پارەی کامەی هیچ باش باشە تۆ ئێستا ینی بەشێکی زۆر لە کۆمپانیاکان نمونونەکانی ئەوانت داناوە. ئەگەر خەڵکێک بێوێک ئینتەرنێتێکی باشە تۆ بکڕێ ناتوانیت بڵێ ئەمە باشە. ئەم لە نێوان دووشتی دەتوانم پێی برێم خراپ زۆر خراپ باش نییە باش نییە خراپ زۆر خراپ زۆر خراپ یعنی زۆر خراپیشمانەیە زۆر خراپیشەیەکی. باشە ئێوە کە کار لەو بوارەدا دەکەن کە ئێوە حکوومەتتان ئاگادار نەکردوتەوە کەمە ئینتەرنێتەکان خزمەتگوزاریان باش نییە. شتەکەی ئەتلۆم باشی دەزانی ئەو کۆمپانیارە حکوومەتە بەخۆی عنی بێ سوودە کامی ئاگادار دەکەیەوە کۆمپانیەکان بخۆیان هەر حکوومەتن بەشەکەن لە حکوومەت. تۆ دەڵێی چی ینی ئینتەرنێتەکان لە کوردستان نیتت بۆ خۆت بەکار ناینی زۆر بەکار نەبعمل زۆر ئینتەرنێتت بەکاری ماوەی باش ئێستا هیچ چی بەکاردێنی وڵی سەر ئەوانی ماڵانەیە باشە حکوومەت دەڵێ خەڵک ینی سکاڵات تۆمار ناکە ینی کۆمپانیای گرێبەستە دەڵێت ئینتەرنێتی مانگەکە دەدەمێ ئەگە دەڕۆژی من خۆم ئەتەرنێتی ماڵە بە مدەی مانگێک فریوانە ئەو ڕۆژە 5 ڕۆژ ماوتەرکەەوە بۆ ئەتەرنێتەنمایە تۆ داڵۆتان زۆر پێ فریانی چی داڵۆ دەقچێ 5 ڕۆژ ماوە چون سکاڵەت تۆمار نەکرد سکاڵە بم ناکەم ئەوەی سوودینە سوودی نییە ئەوە دەیکەنە دەی بەخۆیان دەیکەنە 25 و دەیکەنە 15000 دەیکەنە 25000 دەیکەنە 30000 یەک شە بخۆیان هەر بخۆیان لە سیستەمەکەی یاریە باشەوە هەر جارێ کۆمپانیایەک دێ لە کوردستان ئەو کۆمپانیانە لەو کۆمپانیانە کۆمپانیای ینی لاوەچین یان سەرچین ئەو کۆمپانیا وڵی هەموو توجاریە توجاریە هەموو بەزە و پارە بڕکردنا ئێستا ئەو خەتە هەیە بە 80000 هەیە بە 25000 هەیە بە 20000 یەک شتە ها بەس سیستەمەکە نییە ئەو دەکەن ئێستا سیم کارتێکی وا دەکڕی بە چەند ئەویان دەکری جیازیە بە 35000 ئەویان دەکری بە 16000 هەیە مۆدن نوێ مۆدن نوێ برادر بەکاردێنم شەبەکەی زۆر خاوە لە کەس دەزان زۆر شەبەکەی خراپە ئەو منتیقەیەمە لێنە زۆر شەبەکەی خراپ بەس ینی شەریکەی تر نییە بەکاربیێنی بەز ئەو دوو شەریکە وڵا هەیە مەسەرانی ماڵان بەزەمترە نا باشە ماڵان بەزە من زیاتر باشە ئێستا ئێوە هاوڵاتین لە مۆبایل ئێوە هاوڵاتی کابینەی تازای حکوومەت پێکاتووە وەزیری تازای چی پێ دەڵێن بە حکوومەت بە وەزارەت چی پێ دەڵێن چی بکەنی ئاگایکی لە وازارە هەبێ و مانە ئەو بۆتە سەرۆکی حکوومەت و ڕێز حکوومەتەوەنی بە هەموو شتێک عایدی ئەو بێ دێم ئەشاکان سعدی بۆ دانم نرخی بۆ دانم سیم بۆ دانم پێشتر چاودێری نەبووە چاودێری نەبوو هەر کەسە بخۆی بوو خەتەکەی ئینتەرنێتت چۆنە زۆر باشە ینی کێشت نییە خزمەتگوزاریەکان وەکو پێویستن لە کوردستان ڕازی لە شەریکەکە لە ئینتەرنێت ئینتەرنێتەکان باشە بەس هەندە منتیقە لەگە منتیقە فەرقی هەیە دەگۆڕی ناوچە لەگە ناوچە ینی تۆ ئێستا لە دوکانەوە لە دوکانەکەت کێشت نییە لێرە کێشەمانی بەدوچی بچێت دەوروبەری هەولێر کێشە هەیە کێشەی هەیە چ دەڵیتە و کۆمپانیایە چ دەڵیتە حکوومەت داوای لێ دەکەم لە دەوروبەرەکانیش باشتر بیوەکو ناو شارەکان باش ئەی بۆ پارە کێشت نییە گران و هەرزان سعرەکانیان باشە مناسبە.
خزمەت گوزاریەکانی ئینتەرنێت چۆن دەبینی لە کوردستان لا انترنت آه. نەوەڵە زعیف پارەکەی زۆریان کەمە زۆرە یعنی هەم پارەی زۆر هەم زەعیفە داوە چی دەکەی لە حکوومەت پێویستە بە دوواداچوون بکات لەسەرەوە داواکەم بە قوتی بکەن بە قوتی بکەن باشە تۆ ماگانە چەند پارە دەدەیت بە ئینتەرنێت هەم لە ماڵەوە هەم لێرە 25,000 وڵی خزمەت گوزاریەکانی ئینتەرنێت بۆن من ئێستا پێشترێ زۆر خەتێکی باش بوو خەڵک لێ ڕازی بوو ئێستا بەڵام زۆر خاوە بەڕاستی خەتی کوردستان بە حام زەعیفە یعنی یاری بە خەتەکە یاری بە خەت دەکەن یعنی زارێک کۆمپانیایەک باشە جارێک بە تەئەکید وێ منافسە منافسە باشە تو چی دەڵیتە حکوومەت وڵی چی ئێستا تۆ بۆ خۆت چی بەکاردەین ینی بۆ نمونە شەریکەکە وەڵام من خەتی تا عادەکی باش بوو ئێستا ئەویشیان تێکدایە ئەی حکوومەت تێدوانێت چاودێری بکە بەڕای من زۆر باشە چاودێریان بکە زۆر باش باشە بەڵام حکوومەت دەڵێ بۆ هاوڵاتی کەس سکاڵا ناکە کەس سۆ سکاڵا بکات تو سکاڵای بەرز دەکەیەوە سکاڵەکەی تو بۆ ناوتەنەکەی زبریە یعنی شتێکی وا ئیسفادی لێ ناکێ بەڕاستی یعنی تو هەر بە قسەوە دەریان بە بەڵگەوە دەرێم هەیە زۆری واکرایە سکاڵاتان من خۆم لە دایرێت داوام کردشتی وام زۆر بینیەوە مامۆستا چۆن دەڕوانی خزمەت گوزاریەکانی ئینتەرنێت باشە هەمووی باشە یعنی لە گەڕێکێک بۆ گەڕێکێک کێکێشت نییە ئەو کاتەی تۆ بە موبایلەکەت هەمووی شەبەکە باشن عیبی هەمووی باشە ڕازیم لێە لە نرخیش ڕازی باشە عیبینە نرخشی گونجاوە زۆر جار هاوڵاتی گلەیی لەوە دەکات دەڵێ خزمەت گوزاریەکانی ئەو کۆمپانیایانە بۆ کاتێکە دواتر وان وەڵا خەمی بۆ کاتێکە ڕاستەوەیە بۆ کاتێک ئێستا هەمووی بۆ کاتێکە سەراحەدەن باشە نرخەکەی چۆنە نرخی ئینتەرنێت گرانیان هەرزانە گرانە ڕازیمە بەس گرانە پارەکەی گرانە پارەکەی گرانە کاتی گرانە جیازەکەی دەکرێت بە 75,000 چ جیازێ هەندێک سیمکارت بەلاشە سیمکارت بەلاش نییە یەک جیازی بچووکە دەری 75,000 هەموو شەریکەکان وانە هەموو کۆمپانیا بەس ئەو باشە ویشگرانە لە بازارێک زۆری بۆری ئەو کۆمپانیایانە پێ دوایە کێشەکانی ئالۆستر کردویان چارەسەری تەما هەرکەس بە خۆی ڕادەکێشی هەرکەس ئەو دەوێت سعبی زیاتر بە خۆتکە لەویتکە ئەوتکە پێ دوای لە کوردستان ئەو هەموو کۆمپانیایە هەیە خزمەت گوزاری باش پێشکەش دەکات لە ڕووی شەبەکەیەوە هەتابری شەبەکەی زەیفە زۆر باشە یعنی لە هەندێک شوێن باشە لە هەندێک شوێن خراپ زۆری شوێنەکان باشە ئێستا ئەمە یەکێک لە گوندەکانی بابرێن ئەمنی خۆم شخصی خەرچی گوندی کۆرەی گەورەمە ئینتەرنێتی لێیە ئەتەرنێتەکەمان هەیە بەرام زۆر زەعیفە ئەو شتێکە بەش بوونە تا بە پێ پێویستمان نییە شەبەکە نەخێر یعنی داوا دەکەن حکوومەت خەم لە گوند و دێهاتەکانیش بخواتن بزەبت 100% یعنی چ بەڵگەیەک تێ خراپە وەڵی بە معدەلیە من بەخۆم دوکانم هێنێرە دوکان ئەتەرنێتی دەکەمەوە لۆرچێ 5-6 کەس تەواو باشە تۆ دەو فترەی کە ئینتەرنێت هاتۆتە کوردستان خۆت بەکاری دێنی چەند شەریکەت گۆڕیوە من وەڵا زۆرم گۆڕیا پێ دوای یاری دەکرێت بە مەسەلەی ئینتەرنێت لە کوردستان دەمێک شەریکەیەک باشە دەمێک یەک باشە تاقی 100% چۆن یاری پێناکرێت ینی خەڵکێک ناچارە هەموو سیمکارتی هەموو کۆمپانیەکان بکڕێ بۆ منە پێشوەکە باش بێستایش نەما نەیش نما کەسەریش پێناکە باشە لە هەموو شوێنێک ئینتەرنێت هەیە بەخوای زەحمەت زەحمەتە کێشەی گەورەیەوە زۆر دێنەکەیان ئێستا ئەمڕۆ لە بۆ منەکە دەگەی ناوچەی هەریر و ئەوانە نامێنێ لە شەخراوی یاودی بۆ نامێ ئەمە کێشەی گەورەیە زۆری ئۆیمپیانیان تەرێتیان ترێ دەبیات چاپ پارچێ بە قووەت بێ بەڵام ناویشتی هەر نییە باشە بۆ سکاڵا تۆمار ناکەنێەوە کە ئینتەرنێت بەم شێوە سکاڵی بلەکن چێت تۆمارکە لە وەزارەت وەزارەتی گواز کەس چێ جواب وەدەهاتەوە زۆر جار بەشداربووانی کۆمپانیەکەتان گلەی لەوە دەکەن لە هەندێک شوێن ئینتەرنێتەکەتان باشە لە هەندێک شوێن خزمەت گوزاریەکانی وەک پێویست نییە بەڕاست ئەوە چی ڕوودە کێشە هەیە بەڵام کێشەکان کەمن توانم بڵێم ئەو کەڤەرێجەی کە ئێمە بۆ هەرێمی کوردستان دابینمان کردووە
بە ڕێژەی 1970 پێکاومانە. باش ئەوانەی کە تاوەکو ئێستا کێشەکانیان بەردەوامە بەڵێ چی بە بەشدار بووانتان دەڵێن کاتیە کێشەکانی ئیتر بێ ئومێد بن ئەکیید کاتیە لە بەرەوەی ئێمە وەکو پێم وتی ئەو ژمارەی کەوتم کە نزیک 200 تاوەر زیاد کراوە ئەمە ئیشی ڕۆژێک و دوان نییە. ئێمە لە زۆر شوێن هەیە تا ئێستاش ینی کۆمەڵێک وەکو ئەڵێ ڕۆتیناتمان بۆ زیاد کراوە کە کارەکان دوا دەخات. لە چەند شوێنە گەیشتونەتە ئەوەی کە پێویستە تاوەرەکە بەس ئەوەی ماوە بە ئیش بخرێت. وەستاندراوە هۆکارەکان نادیارن ئیتر لە کوردستان ینی بەداخەوە ئەڵێم کە هیوادارم لە ساڵانی داهاتوو ئەوە نەمێنێت هەندێک شت ئەکرێت کە خەریکە بڵێم لە سەر و یاساوەیە ئەوە زۆر ناخۆشە بێ ئەویمە. بۆ نمونە ئێمە هەندێک شوێن هەیە کتابمان بۆ هاتووە کە ناکرێ ینی برج لێرە دابدرێت کە بەبێ هیچ ئەوەی پاساوێکی یاسایی هەبێت پاساوێک هەبێت کە مقنع بێت. ینی ڕێگری دەکرێت لەوەی ئێوە بۆ خۆتان تاوەرەکانتان دابنێن؟ بەڵێ بڵێ ئێمە ڕێکارە یاسایەکانمان تەواو کرد. دەڵێن ئەو کۆمپانیای ئێوە تاکە کۆمپانیایە کە لە هەولێر بە تایبەت لە دهۆک سەروەرێکی تەواوی هەیە ڕێگا بە کۆمپانیەکانی تر نادەبێت بە ڕکابەری. ئەم قسەیە کە ڕێگا بە کۆمپانیەکانی تر نادرێت ئێمە وەزارەت نین ئێمە حکمی هەرێمی کوردستان ناکەین وەزارەتی گواستنەوە و گەیاندن هەیە ئێمە کارەکانمان لە پابڵێم لە ئاست داواکاری ئەوان بووە ئێمە تاکە کۆمپانیان کە زۆرترین دەستخۆشیمان لێکراوە لەبەرەوەی کارەکانمان جێگای ڕەزامەندی ئەوان بووە بەڵام وەکو ڕێگانەدان نەخێت ساحەکراوەتەوە کۆمپانیا هاتۆتە پێش بەڵام ئەبینین ئەوان تااقەتێکی کەمیان هەیە ئیتر پاساوی ینی وەکو بڵێ نابەجێ ئەهێنەوە ڕێگامان پێناهێنن کە ینی تاوەردا بنێن ئێوە کەبەری ئەو ناوچەیە بکەن. شوێن زۆرە من ئێستا کتابێکم لەبەردەستە کە ئەمە لە قایمقامێتی قەزای سۆرانەوە هاتووە کە ئاگاداریەکی فەرمیە ئەڵێ ڕێگا نەدرێ بەم کۆمپانیانە کە تاوەرەکانیان زیاد بکرێت لە بەرەوەی ناڕزایی خەڵک هەیە بەڵام من لێرەوە پێیان ڕائگەێنم کە ڕۆژانە بە هەزاران خەڵک لە ئێمە داواکە حەزەکەن خەڵک هەیە بێ بەرامبەر ئەڵێ من فقط ئەمەوێت خزمەت گوزاریەک بێت بۆ دەور و پشتی خۆم تاوەرێک لێرە ئیزافە بکرێت. زۆر جار ینی بەشدار بوو هاوڵاتی گلەی لەوە دەکا دەڵێ پارەی نرخی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان بە بەراو لەگەڵ وڵاتانی دراوسێ یەکجار زیاترە دەکرێت کەم بکرێتەوە بەڵام کۆمپانیەکان ینی هەوڵ نادەن کەمی بکەن. بەڵێ کاکامەران من لە بەرنامەی پێشتر جەختم لەوە کردەوە کە پێم خۆش بوو مقارنەیەک لە نێوان نرخەکانی بە تایبەت کۆمپانیای ئێمە بۆ کوالێتی کە هەیە لەگەڵ کۆمپانیەکانی وڵاتانی دەور و پشت بکرێت اینجا ئەبینین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوونە بێتەوە کە خزمەت گوزاریەکانی ئێمە چەند باشە لە چه ئاستێکی باشدایە و نرخەکانیشمان زۆر زۆر گونجاوە بە نسبەت دابەزانی نرخ شتێک نییە وەکو بڵێ ڕقەمێک بێت ئیتر سابت بێت ئێمە بە ساڵانە نرخمان هێناوەتە خوارەوە بەڵام ئەو نرخی کە هەیە بالمقابل ئەتوانم بڵێم دەهێندە کوالێتیەکەمان بەرزە لە چەند کۆمپانیەکانی تر ئێمە نرخماندانە بەزاندووە لەسەر حسابی کوالێتی. ئەگەر بەشێکی گلەی و گازاندەکانی هاوڵاتیان سەبارەت بە کەمی خزمەت گوزاری یاخود جیاوازی نرخەکان لە کۆمپانیایك بۆ کۆمپانیایەکی دیکە هەبێت بەشێکی دیکەی گلەی هاوڵاتیان کە بەشی سەرەکی گلەیەکانە نەبوونی کەڤەرێکی تەواو بۆ دابینکردنی خزمەت گوزاری ئینتەرنێت لە شوێنێکی هەرێمی کوردستان بۆ شوێنێکی دیکە لە گەڕەکێکی شارەکانی کوردستان بۆ گەڕەکێکی دیکە. من ئێستا لە یەکێک لە کۆمپانیا ئەهلیەکانی نێوشاری هەولێرم کە خزمەت گوزاری ئینتەرنێت دابین دەکات بە پێی ئەو نووسراوانەی کە لە بەردەستی مندایە چەند کۆمپانیایەکە ئەوانش کێشە و گرفتی خۆیان هەیە سەبارەت بە دابینکردنی خزمەت گوزاریەکانی ئینتەرنێت لە تەواوی هەرێمی کوردستان ئەوان دەڵێن ئەمە نووسراوەکانی ئێمەیە ئەمە نووسراوی چەند کۆمپانیایەکە کە داویانە تا وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دانانی تاوەر بەڵام وەزارەتی گواستنەوە و گەیاندن بە پێی وەڵامی نووسراوەکانیان تاوەکو ئێستا دەستەڵاتێکی ئەو تۆی نەبووە لەوەی ئەو کێشەیە لە بنەڕەتەوە چارەسەر بکەن. شوێنێک بۆ شوێنێکی دیکە ئینتەرنێتەکەی ئێوە خزمەت گوزاریەکانی وەک پێویست نییە
ئەمە بۆچی ڕاستە کاک ئەمە کۆمپانیەکەمان لە سەرەتای دامەزرانیەوە یەک هەدەفیە بۆ کە خزمەتی کەستەمەری خۆی بکات لەو پێناوەدا ئێمە لایسنسێکمانەیە لە سەرتاسەری کوردستان خزمەت بکەیت لە تەواوی پارێزگاکان شار و شارۆچکەکان بەڵام ئێمە وەکو پێویست نەماتوانیوە کەڤەری ناوچەکان بکەین لەوە کۆمەڵێک ڕۆتینیات کۆمەڵێک ئیش کۆمەڵێک بربەست دروست بووە ناو کۆمپانیاکەیان لە دەرەوەی کۆمپانیا نەخێت لە ناوی کۆمپانیان نیە لە نێوان کۆمپانیا و لەوانەیە دامەزراوە ڕسمیەکانە بۆ نمونە وەزارەتی اتصالات بێ یاخود دامەزراوەکانی تر کە پەیوەندیان هەیە بە ڕێگا پێدان باشە ئێوە بەڵێ مۆڵەتتان هەیە وەک هەر کۆمپانیایەکی تر مافی ئەوەتان هەیە کۆمپانیەکانی تر چۆن بورجێک تاوەرێک دادەنێن ئێوەش بە هەمان شێوە یعنی جیاوازی دەکرێت لەو مەسلەیەدا بە تەکید جیاوازی دەکرێت ئێمە مۆڵەتێکمانەیە مۆڵەتەکە لێرێ کە ڕێپێدراوین لە سەرتاسەری کوردستان خزمەتی خۆمان پێشکەش بکەیت بەڵام کاتێک کۆمپانیاکە بۆ واقع حاڵ و دەستی بە پرۆژەکەی خۆی کرد و لە شاری سلێمانیەوە هات بۆ سنتەری هەولێر و سنتەری هەولێر تەواو بوو بۆ دەوروبەری هەولێر و شاری دهۆک کۆمەڵێک بربەست هاتە پێش کاری ئێمە تاخیر بووە کۆمپانیا زەرمەند بووە لەوانەیە زۆر جار ببێتە ناوزڕاندن واتە دڵنیایی نەدان بە کەستەمەرەکانی ئێمە ئاسانکاری بۆ ئێمە ناکرێت بۆ کۆمپانیای تر دەکرێت منافەسەکە بەستە هەولێر یان لە سلێمانی و لە هەولێر لە سلێمانیش دەکرێت بۆ کۆمەڵی کۆمپانیان دوور و نزیکیان لەگەڵ وەزارەت و لەگەڵ جیهەتەکانی تر هەیە بۆ کۆمەڵی ڕێگا خۆش دەکرێت بۆ کۆمەڵی شتر بربەست و کێشە هەیە بە قسەیەکی گەورەیە بەڵام دەکرێت تۆ بەڵگەیەک بخەیتە ڕوو بۆ نمونە با خەڵکی کوردستان و ڕایگەشتی حکوومەت دێ ئاگادار بێ ئێمە کاکامەران بەڵگە بە تەکی تەمانە ئێمە داواکاری پێشکەشەکەین بۆ نمونە من دەمەوێت کەڤەرم زیاد بکەم تەختەی بورجەکانم زیاد بکەم لێرەوە بە کتابێکی فەرمی تەڵەبیەک دەکەم لە وەزارەتی اتصالات کە ڕێم پێ بدات و بتوانم بگەم بەو شوێنانە و سێڤیزی خۆم بگەینم کاتێک کە وەزارەتی اتصالات بە نووسرای وەڵامت دەداتەوە دەرە لاریمان هەیە و لە ئێستا ناتوانی من چی بکەم بەڵێ لە ئێستا ناتوانێت بەڵێ هۆکار چییە؟ هۆکار چییە؟ هۆکارێکی ئەو تۆ نییە. لی لە زۆربەی کۆمپانیاکان هەیە لە هەرێمی کوردستان کە ئینتەرنێتەکانیان وەک پێویست خزمەت گوزاریەکانیان پێشکەش بە وڵاتیان ناکەن. تەسەوەر ناکەم قەت پێشکەشکردنی خزمەت گوزاری ئینتەرنێت بێگلەی بمێنێتەوە لەبەرچە لەبەر ئەوەی ئەگەر بێت و لە ناحەی فەنی بچیە ناو چۆنیەتی پێشکەشکردنی ئەو خزمەت گوزاریە لە چۆنیەتی تەمینکردنی باند بۆ نمونامە باندی هەرێمی کوردستان زۆربەی هەرە زۆری یاخودتان بڵێم هەر هەمووی عەداوی ساعتەکان نەبی کە بە ئەقماری سەناعی دێتن ئەوی دیکە هەموو لە ئەوروپا ڕادێتە ئێروکانە ئەوە بە قسە خۆشە لە ناحیەی تەکنیکیەکەی لە ناحیەی گرفتەکانی دوو کە هاتە ناو ئەو شەریکەی مجەهیزی ڕئیسی دەفرۆشتە چێ دەداتە شەریکەی فەرعی شەریکەی فەرعی بەچ دەگەینیتە دەستی بەکاربەر دەگەینتە دەستی تو دەستی من دەستی هاوڵاتی بەواستەی بورزەکانە بەواستەی کێبڵە لێ هەموو وەختێک پێشکەشکردنی خزمەت گوزاری ئینتەرنێت معڕەزە لۆ گرفتی تەکنیکی کەوایە هەر کۆمپانیایکە لە کوردستان کار بکات دەتوانێت بە بیانوەیەکی بەسیت و سادە خزمەت گوزاریەکانی کەم بکاتەوە بیانوو دەکاتە شتێک کە خلافی حقیقەت بی بەڵام ئەمن ئەوە وەکو واقعک وەکو حقیقەتێک پێتی دەڵێم خاڵی دووەم ئەمە وەکو وەزارەت کە معنینە لۆ معنینە لەبەر ئەوەی هەموو کۆمپانیەکانی خزمەت گوزاری ئەنتەرنێت مۆڵەت پێدراوی ئەو وەزارەتەینەکە ئێستاکەەوە مقابلەی لە ناوی دەکەین ئێمە سەرپەرشتی هەموو ئەو کۆمپانیانە دەکەین زۆرە کەمە تەسیراتمان بەقووەت بووە فترە لۆ فترە جیاوازی هەبووە بەڵام ئێمە لە جانی متابعەمان هەر هەبووە باشە کاک ئومێد ینی ئینتەرنێت دواتە تەکنۆلۆژیە ئێوە ئامێری ئەوەتان لە بەردەستدایە وەکو وەزارەت چاودێری کوالیتی ئینتەرنێتەکان بکەن زان خەلەلەکان لە چ پێ بەداخەوە ئەو پرۆژە جێبەجێ نەکرا خۆ ئەمە لە دووسێ کابینە پێشی ئێستا دەتوانم بڵێم زیاتریش پرۆژەکمان پێشکەش کرد کە ناومان لێنە فریکوێنسی مەنێجمنت ئەو فریکوێنسی مەنێجمنت ئەگەر بەهات بە و جێبەجێمان کردبە هەو بۆ ئەو شەڕی داعش و نەمانی قەیرانی دارایی و ئابووری کە لە هەرێمی کوردستان دروست بوو
نەکرا ئەو گوژمە تەرخان کراوە بدرێتە وەزارەت لەوەی جێبەجێ بکەین ئەگەنا ناڵێم هەموو کێشەکان بەڵام زۆربەی هەرە زۆری گرفتەکان لە بن کۆنتترۆلی وەزارەتدا دەبوو و بە تایبەتی لە تێکەلبوونی فریکوێنسی چونکە یەک لە گرفتە سەرچیەکانە تێکەلبوونی فریکوێنسی زۆر باش کەوای ئێمە بەشێکی خەلەلەکەمان بینیەوە بەڵام ئێستا احتیمال لەسەر چی دەکەن ینی بۆ ئەوەیە گەر ینی هاوڵاتیان دەیان جارگلەی دەکەن دەڵێن فلانە کۆمپانیا کە ئێمە نامانەوێت ناوی بێنین دەڵێ فلانە کۆمپانیا پێشتر باش و بەڵام ئێستا ئینتەرنێتەکە یەک جار هێواش لەسەر خۆیە ئەبن ئێستا دەڵێم باسی ئێستا پێشی ئێستا احتیمال هەیە و احتیمالەکەش تا حدەکی زۆری یەقینە زۆرێک لە کۆمپانیا هەبوون خزمەت گوزاری ئەنتەرنێتی پێشکەش دەکرد دەیگۆ ئەمن ئۆفەرەکەم بۆ نمونە بە 25,000 ئەو هەندە گێگایی دەدەم باندەکەی ئەو هەندە لۆ تەمین دەکەم بەڵام لە ڕاستیدا وانە بوو بەڵام ئێستا لەبەر ئەوەی باندی ئەنتەرنێتی هەرزانە لەبەرەوەی باندی ئەنتەرنێتی منافەسەکی زۆر بەقوت لە ساحەی هەرێمی کوردستان هەیە لۆ دابینکردنی بۆیە باند ئەوەی کە تەرخان دەکرێت لەلایەن کۆمپانیا بە پێی ئۆفەر هەمان بان دەداتە هاوڵاتی بەڵام شتێک لە گۆڕی هەیە پێشی ئێستا ئەگەر بگەڕێنەوە چەند ساڵ پێشی ئێستا بەکارهێنانی ئەنتەرنێت شتی زۆر مەحدود بوو بەڵام ئێستا بەکارهێنانی ئەنتەرنێت بوویتە بەشێک لە ژیانی هەر تاک باشە کاک ئومێد ئێمە ئەوە وای کردیە ئەوە وای کردیە ئێمە دەزانین پێویستیەکان داخوازەکان لەسەر ئینتەرنێت زیادی کردووە بەڵام کێشەکان ئەوەیە زۆر جار دەگوترێت یەک کۆمپانیا ڕێگەی پێدراوە لە هەرێمی کوردستان ئینتەرنێت بێنێتن وەکو سەر چاوی ڕئیسی گلەیی لەوە هەیە کە ئەو کۆمپانیانەی لە کۆمپانیای سەرەکی ئینتەرنێت دەکردنەوە بەشی 500 خزمەت گوزاری ئینتەرنێت دەکڕن کەچی دوو بەرابەر دەیفرۆشنەوە بە هاوڵاتی تەسەور ناکەمەوە مابی لە بەرچە لەبەرەوەی ئەتوو خزمەت گوزاری ئەنتەرنێتی کۆمپانیایکی معەن بەکاردەینی زۆر ئاسانە ئەگەدیتت خزمەت گوزاری ئەو کۆمپانیایە باش نییە وازی لێبینی بچێت سەر خزمەت گوزاری کۆمپانیایەکی دیکە وەکو مۆبایل نییە ئەتوو ڕقەمەکی کوڕەکەت هەیە یان ئاسیاتە یان زێنت هەیە بەوەی ناسرای ناتانی ڕقەمەکەی خۆت بگۆڕی باشە ئێوە چۆن چاودێری ئەو کۆمپانیایە دەکەن چۆن دەتوانن سزایان بدەن دەبی هاوڵاتی سکاڵە تۆمار بکە بەدڵ نیایەوە بەس تاوەکو ئێستاش سکاڵای هاوڵاتیمان لۆ ناتی حەز دەکەم بزانی بۆ ئێوە ژمارەیەکی تایبەتتانە چونکە تا ڕادەیەک ئێستا پێویستی ئینتەرنێت بۆتە پێویستێکی ڕۆژانی وەکو کارەبا دەقەلمان هەیە لە وەڵام تەواوی سیستەمەکە تا ڕادێک پێویستی بە پێداچوونەوە هەیە بەدڵنیایی هەفتێک پێشی ئێستا لە مێژ نییە خەڵکی گەڕاکەک مامۆستایەکیان لەگەر بوو وەکو بەڕێزت هاتن مەزبەتەکیان کرد بوو مەزموعەک ناو تەوقیعیان کردیە لە گەڕەکی مەبورجی لەسەر ماڵی فلان کەسی دادنێن نابی دابنی وەرە گرێبەستی کۆمپانیای لە گرێبەستی کۆمپانیای ئێمە داوامە وەکو وەزارەت بە کۆمپانیا دەنێن دەبی تەختیە بکەی داپۆشی ئەو هەرێمی کوردستان با بڵێین یان شاری هەولێر بە چدا دەپۆشی دەبی بە برز داپۆشیتن ئەوە ئێمە لە عقد فەرزمان کرد سەر کۆمپانیا ئەوە یەک دوو ئەو کۆمپانیایە مۆڵەتی وەرگرتنی ئەو برجەی لە وەزارەتی ناوخۆش وەرگرتیە باشە دامان نە بە قسەی ئەو مەجموعە هاوڵاتیەمان کرد کە لەو گەڕەکەی دەژین لێ نەگەڕین ئەو برجەی دابن تأثیر لە چ دەکات تأثیر لە خزمەت گوزاری ئەو کۆمپانیایی دەکاتن ئەنتەرنێتەکە خاو دەبی ئەنتەرنێتەکە نابی چارەسەری استراتیجی چارەسەری ئانی ناکرێت قۆڕەخکردنی ناوچە جوگرافیەکانی هەرێمی کوردستان کە لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە جیاوازی هەیە لە دانانی تاوەر و ڕێگاپێدان بە دانانی تاوەر بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری ئینتەرنێت بۆ تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە وای کردووە تاوەکو ئێستا سەرەڕای بوونی دەیان کۆمپانیای جۆربەجۆری ئینتەرنێت کەچی تاوەکو ئێستا نەتواندراوە تەنانەت یەک کۆمپانیاش بتوانێت تەواوی خزمەتگوزاریەکانی ئینتەرنێت لە تەواوی سنوورەکانی هەرێمی کوردستان پێشکەش بە هاوڵاتیان بکات وەک بەشێک لە کۆمپانیەکان دەڵێن وێڕای گیر و گرفتی تایبەتی کۆمپانیەکان بەڵام کەمتەرخەمیەکە
بۆ وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەگەڕێتەوە کە تا ڕادەیەکیش ئەوانیش بێخەم بوونە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.